سڵاتان لێ بێم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم کردی بازرگانی بە هەموو بەشە جیاوازەکانی و میشە نەخشە ڕێگایەکی گرنگ بۆ بابەتی پێشخستنی ئابووری بە تایبەتی لە وڵاتانی کە تاک سەرچاوی داهاتن. ئێمە دەزانین لا کابینی نوێمی حکوومەت و خودی سەرۆکی حکوومەت لە ڕێگەی کۆمەڵێک بەرنامە و پلانەوە باوەشی لەگەڵ وەزارەتی بازرگانی و یەکێتی و هاوردە و نردنکاران هەوڵیدا بۆ پێشخستنی ئەم کەرتە. لە دوای تێپەڕبوونی 5 ساڵ نەتیجەی بەدەست هاتوو لەم کەرتە چییە؟ دەتوانین بڵین خاوەنی نەخشە ڕێگایەکی بازرگانی دروستین و قەبارەی بازرگانی وڵاتان لەگەڵ ئێمەدا چەندە بە هێندەی ئەو سود و قازانجەی کە گەیاندومانە بە دنیای دەرەوە توانیمانە بای ئەوەندە سەرمایەی بیانی بۆ خۆمان ڕابکێشین. هەموو ئەمانە دەکەماتەوە و وەڵامی زیاترم لە میوانەکەم بەڕێز شێخ عەتا شێخ محەممەد جێگی سەرۆکی یەکێتی هاوردە و نردنکارانی هەرێمی کوردستان لە قی سلێمانی. سپاس بۆ جێناوتان، دەستان خۆش بێ بۆ ئامادەکردنی ئەم بەرنامەیە کە کارێکی زەڕورە. دووبارە بەخێر بێت. شێخ ئەو بەرنامەی کە لە کابینی نوێمی حکوومەت دانرا بۆ باشترکردنی ڕەوشی بازرگانی، تۆ بۆ خۆتۆ شارەزایەکی ئاوری هەمووکو پێگەی توانە و لێهاتووی خۆت لە بواری هاوردە و نردنکاران چۆن دەیبینی چی کرا؟ لە ڕاستیدا ینی لە لەم 5 ساڵەدا کاری زۆر باش کراوە، ئیحتیمامێکی زۆر دا بە ئابووری، چونکە ئابووری سەرچاوی ژیانی ئەو میلەتەیە. ینی میلەتێک ئەگەر ئابوووریەکەی باش بوو لە هیچ شتێکیکە ناترسێ، لە شەڕ ناترسێ. ینی مەسلەی ئابووری زۆر گرانە. بەرەوە حکوومەت یاریێ جەنابی سەرۆک وەزیران ئیحتیمامێکی تەواوی دا بۆ مەسلەی ئابووری و ئێمەش وەکو یەکێتی هاوردە و نردنکاران بەردەوام هەوڵمەندا و کارمان کردووە بوو ئەوەی کەوا زیاتر کاری هاوردە و هەناردە جێبەجێ بکەین. لەگەڵ زوربەی موتەمەر و مەعرزەکانی دنیای دەرەوە بەشداریمان کردووە و بانهێشتی ئەو کۆمپانیانەمان کردووە بۆ هەرێمی کوردستان کە بێن لێرە کار بکەن و بە خۆشحاڵیەوە هاتوون و وەزەکەیان بینیوە کە ئەمین و ئەمانە لە کوردستانە بەدڵیان بووە. باشە، کەواتە ئەو ئاسانکاریی کە کابینی نوێمی حکوومەت لە بواری بازرگانی کردوێتی بە دیاریکراوی لە چه سێکتەرێکی بازرگانیدا بووە تا ئەم سەرمایەدارانە ڕووبکەنە هەرێم؟ ئێمە بەڕاستی بەجارێک باش دراوە لەوەی ئەوانەی کە مەسەر لە بیانێ بێنە هەرێمی کوردستانەوەنەوە بەرهێنان بکەنیا کارگەردا بمەزرێنن ئەوان چۆن مەسلەی ئەرزیان ئەیێنێ، مەسلەی لە باش بۆ 5 ساڵ ئەیان بەخشن. ینی ئەمانە هەمووی دەوری هەیە و ئەمەش لە کابینەی لەم 5 ساڵی کابینەی جەنابی سەرۆکە ینی دەورێکی گرنگی هەبوو و خەڵکێکی زۆر ڕووی کردووە هەرێمی کوردستان. باشە، ئامار و داتا و ڕێژەیەکمان لایە بەراورد بە ڕابردوو ئەوەندە قەبارەی بازرگانی ئێمە لەگەڵ وڵاتانی دەرەوەدا زیادی کرد بێت؟ بەڵێ، ینی ئێمە ئەوەی کە بە زۆری کە ئێمە ینی کار لەگەڵ ئێمە ئەکان ئەو وڵاتانە بە دەرەجەی یەکەم تورکیایە کە حدودی بۆ 10 بۆ 12 ملیارد دۆلار ساڵانە کاڵا هاوردە هەرێمی کوردستان دەکرێت و هەروەها دوای ئەوە ئێرانە کە ئەوی لە حدودی 6 ملیارد بۆ 7 ملیارد زیاتر کە کاڵا هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت و دوای ئەوە سینە کە ئەویش نزیکەی بە 4 ملیارد کاڵا هاوردەی هەرێمی کوردستان. و ئەمە ئەم وەزعی وای دروستوە کە ئەو خەڵکانە بە ئازادی کاڵەکانیان بێن لە هەرێمی کوردستان و ئیش بکەن لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ناحی ئەمنی لە هەرێمی کوردستان زۆر باشە و هەروەها ینی هیچ خەمێکیان نییە. باشە، ئەو ئاڵوگۆڕێک کە لەگەڵ وڵاتانی دراوسێ بە تایبەتی تورکیا و ئێران و وڵاتانی دیکەی ناوچەکە هەمانە زیاتر لە چی بوارێکی بازرگانی مەسم جۆر و بڕوو شێوازەکەیەتی؟ بەڵێ، لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە مەسەلە زوربەی ئەو کاڵانەی کە خۆمان نیمانە یا بەرهێنانیە لە هەرێمی کوردستانە ئێمە ئەوانە هاوردە ئەکرێن مەسەلە لە خواردەمەنی، لە جلوبەرێک، لە پێداویستی ناوماڵ، لە بواری ئەوەی پاکەرەوە لەمانە، ینی هەموو شتێک ئەوانە ئێمە لە تورکیاوە هاوردە ئەکرێت و بە کوالێتیشی باش و کۆنتڕۆلی جۆری هەیە کە بەڕاستی ئەو کاڵانە فەحز دەکات و ئەنجامداخلی ناو هەرێمی کوردستانە بێت. ینی کەواتە کوالیتی کۆنتڕۆلی شمەکەکان هەیە؟ بەڵێ هەیە. ئەگەر شمەکێک خراپە یاخود بۆ نمونە بە بازار و بەخواستی هاوڵاتیانی ئێمە نەخوات، ئێوە توانای ئەوەتانەیە بۆ منە سەحبی بکەنەوە؟ ئێمە مەسەلە ئەو کۆنتڕۆلی جۆری ئەو کاراکە کە زانی کاڵاکە باش نییە و بەو کوالیتێنێ بۆ ماسەفاتە نییە ناهێڵێ داخل بێت
وأبي أو بعض الجانب بيجرى تواني وەکو هاوردە و نادنکارانی و ئەم چاودێریە دەکەن بۆ نمونە إما توجيهات يعني توجيهات إما توجيهات يعني إما لحدود 12 أندام الهرم كردستان هي لقمان لهولر ودهوك وكركوك سليمانية هي كسورة كاتكيلة سليمانية إما دائما لكور وكوبن وكان أعدادي بعض الجانب هاورد كاران لكن كبهيج جولة نابي بنابل بكراي خراب بەڵام هەندێک کاڵا مەسەلە چۆنە بە جۆرەی سعر خەڵک هەیە مەسەلە شتی باشی ئەوێ نرخەکەی گرانترە یعنی لە هەموو دنیاشاوایە یعنی ئەوە نییە بڵێ لە 100 ئەو شتانی کە هەیە بەس کواتێکە زەرمەند نەبێ بە خەڵکەکە بەس کواتێکە زەئیفتر بێ مشکلە نیە چونکە هەیە مەسەلە ئەوێ ئەوە بکڕێ هەیە مەسەلە توانە هەیە گرانەکە بکڕێ لەبەر ئەوە من لە دنیای دەریشەوە ئەوم بینیوە کە چۆن کاڵایشان هەبووە کە سعری کەمتر بووە لەبەری زانیا بینیومە مەسەلە کاڵاکە سعری هەرزان بۆ هیچ شتێکی هەڵگران بە یەک مادە بووە بەڵام دوو جۆر بووە بازرگانانی ئەمە خواستیان بۆ کام جۆرە کاڵایە هەرزانەکەیان گرانەکە نەخێر خۆی بەکو باسم کرد لە هەموو دنیاە ئەبێ لە هەردوو ناوعکە هەبێ تۆ چونکە بۆ ئەو دوو ئەمە مەسەلەیەکی مەسەلە گڵۆپێکم ئەوێ مەسەلە کە 2 ساڵ ئیشکا 3 ساڵیشکا بەڵام سەرەکەی گران لەگەر گڵۆپێکان مەسەلە ئەگەر 6 مانگ یا کەمتر ئیش بکە لەبەر ئەوە کەوێتە سەر کڕیارەکە تۆچی لە دوکانە بەس یەک نقطە هەیە لەوەیە ئەو دوکانارە بازرگانەکە ئەو دوکانارە مەسەلەن نەچێ کوالیتە خراپەکەی بەباش پێ بفرۆشێ ئەوەیە ئەجینە مۆزوعی ئەوەی کە خەڵک حڕ بێ و ئەویش ئەو ساحب کاڵایە ئەوەی کە هەیە مەسەلە پێی بڵێ ئەمەیان کوالیتەکەی زەعیفترە بەوەنگەیە ئەمەیان کوالیتەکەی زۆر باشە بەوەنگەیە ئەمە ئەکەوێتەوە سەر ئەو سەر وجدانی ئەو کەسێک کە ئەیفرۆشێت ئەمە کۆنتترۆلکەوە لەلایەن لیژنەی چاودێری بازاڕەوە ئەم جۆرە ئێمە لە قابەی هینێ بازرگانیە ئەگەڕێت بەڕاستی ینی دەورێکی باشیان هەیە جەماعەتی قایمقامێت ئەوە گروپێکی زۆر باش و زۆر بەتوانان بەردەوامن لە گەڕان بە شوێن ئەو شوێنانەی کە مەسەلە کاڵای خراپیان هەبێ یا بەسەر شویان هەبێ زۆر جارە ئەو شتیان هەیە بەسەر چووە ئەیەنە دەرەوە ئەیبەن ئەسووتێنرێت ئەمە هەیە ینی هینێکی باشەیە ڕقابەیەکی باشەیە لە ناوشارە بۆ یەکێک لەو خاڵانە دیکە کە کابینەوەی حکوومەت ئیشی لەسەر کرد بابەتی قادەغەکردنی شمەکی قاچاق بوو لە سنوورەکانەوە ئەمە تا چەند بە ڕێژەیەک پێم بڵێ تا چەندێک کۆنتترۆل کرا ینی مەرجە هەموو ئەوانەی کە دێدە ناو خاکی هەرێمەوە بە کوالیتی کۆنتترۆڵات تێپەڕێت ئەوەی کە بەناو بەڕسمی داخلی هەرێمی کوردستان ببێت لە بازگەکانەوە ئەوە ئەکرێ بەڵام ئەگەر شتێک لە لایەکەوە لە پەنایەکەەوە لە شوێنێکەوە بێ ئەویان ینی ئەبێ مەسەلە چۆن ئەڵێ بگیرێت محاولە بکرێ بزانن ڕێگاکە بدۆن ئەمە چۆن ئەمە ئەهێنێ ئەوە بەڵام ئەوەی کە بە ڕێگای ڕسمی بێت هەمووی لەژێر چاودێری کۆنتترۆلی زۆریە هەمانە بەڕێگەی قاچاق بێت وڵی تر ئێمە حدودەکانی ئێمە فراوانە ینی کابرا لە دەیەکەوە لە شوێنێکەوە شتێکی هەنێ بەس بەو دەرەجەیە نییە ینی کە هین بێ لەوە ئەگەر هاتوو هەر خەبەری بزانن هەست بکەن چۆن ڕێ لە ژناگاتە سەری و ئەیگرێت و ئەیسووتێنێ یا خۆبەی نەکەژێت باشە ئەگەر بە ڕێژەکەم بڵێ کاکشێ قەبارەی هاوردە لەگەڵ ناردن ڕێژەکە چەندە ئێستا وڵی ئێمە هەناردەمان زۆر کەمە بەڕاستی ئەتوانم بڵێم لە 100 تا 5 ئەگەر ئێمە هەناردەمان هەبێ ینی تازەوە ئێمە مەسەلە سەپەت هاتە دەستی پێکردووە مەسەلە بۆ سعودیە بۆ کوێت بۆ هین ئەمانە مەسەر دەوریشی باشێ هەنارمان هەبوو مەسەڵە ساڵانە هەناری هەڵەبجە ئەوانە ئێمە چەند وەزبەیەکمان بەهۆی ئەندامەکانی ئێمە هەناردەکراوە بۆ بەریتانیا بۆ دووبەی بۆ ئەمانە ینی چۆن ئەڵێن هێشتا زۆرمان ماوە بەڵام مەسەلە کۆمەڵە شت هەیە بەشی خۆمانەکە مەسەلە ئێستا مریشکە بەشی خۆمانەکە ئێستا هەنارداکرێ بۆ ناوەڕاست و خواروی عێراق ئەو ئیخۆ مەسەلە هێلکەیشتی زۆر هەیە ئێستا کە لە هەرێمی کوردستان پێویستمان بە هێلکەی دەرەشی نییە هاوردەیکەین هێلکە بەشی خۆمانەکات بلێشی ئەنێنەوە بۆ ناوەڕاست و خواروی عێراق ینی کۆمەڵە شت هەیە کە ینی هەنگوینە مەسەلە کە بە کەمیەک هەنارداکرێ بۆ وڵاتانی دەرەوە تەسەور دەکەی ئەو ڕێژەی کە پێشتر دەوترا لە 180 بەرهەمێمە هاوردەیە وەزیاتریشە ناردنە سابیز نییە کەمتر مەوەسمە ینی ڕێژەکە فەرقی کردووە لەمە وڵی ینی بە هەوڵ دراوە مەسەلە چۆنەوێ یەکێ لەو کارانی کە باش لەم کابینەیە ئەوەیەکەوە وەزارەتی کشتتوکاری هین کردووە ئاگادار کردووە کە چۆن ئەڵێ پارەی کارەبایان بۆ کەمکەنەوە چونکە ئەوەی کە تۆزێک بۆ ئێمە بۆ بازرگانەکانی ئێمە بۆ خاوەنکارەکان مشکلەی کارەبایە
كهرباء سعدي زيادة بلام وزارتي كشتوكال أو كم كله بو حفتة وحدة أما واي كله كأوا يعني خلقك دوري هبي بو أو مثلا أم كابينا بو خلشي إما بو صاحب دواجن كان بو صاحب مزرعة كان بو بيت بلاستيك كان دوري شي زوري باج وخلقك بو زور دوري خوش بو كلام كابينا أو كارك داوا باشە کەواتە بە هەموو پیوەرەکان هەوڵێکی باش دراوە نەتیجەی باشەیە بۆ بابەتی بازرگانی ئەمە لە قسەکانی بەڕێز لەوە تێگەشتم کەواتە پێشنیار و بادەری ئێوە چی بۆ حکوومەت ڕێژەکە لەمە زیاتر بکرێت ئێوە بۆ خۆتان بەشێکن لەو گفتوگانی کە لە ئەنجومەنی باڵای ئابووری لە هەرێم بەڕێوە دەچێت دەربارەی دۆخی بازرگانی بەڵێ ئێمە بەڕاستی وەکو هاولە و نادنکارانی هەرێمی کوردستان چەند خاڵێک هەیە ئەبێ ئەوانە ئەگەر زیاتر مەسەلە کاری لەسەر بکرێکی لەوانە گومرگە مەسەلە گومرگ ئەگەر بێت و ئەو گومرگە تۆزێکەم بکرێتەوانێ ئەوە بەڕاستی یعنی باشترە و دەورێکی باشتری هەیە هەم بۆ خەڵکەکە چونکە کە گومرگەکەم بۆەوە سعی مادەکە کەمە بێ کەکەم بوو بۆ خەڵکەکەش بەکەمتر ئەیکەوێ نمونە ئەم باجی گومرگی لە سەدا چەند بێ باشە بۆ بازرگان واللهی ئەکەوێتەوە سەر نەوعەتی کاڵاکە ئەو کاڵایی کە هەیە ئەکەوێتەوە سەر بەجوێری ئەوە ئێستا بەڕاستی تۆزێک گومرگەکە زیادە اینجا زەری بەش ئەینە شت زەری بەش تەوان ئەوش بەشێکی ترە لەوە کە ئەبێ خاوەن کۆمپانیاکان خاوەن کارگەکان بازرگانەکان ئەوە بن ئەویش بەڕاستی تۆزێک مەسەلەی زەریبە زۆرە حکومەتی هەرێم لەم دوایانەدا کۆمەڵێک باج و ڕسومات و باجی گومرگی لابرد ئەمانە بازرگانەکانی گرتەوە خۆی بە شێوەیەکی والا نەبراوە بەڵام کاری لەسەر کرا وەختێک بوو کە مەسەلە گومرجی هەرێم و گومرجی حکومەتی عێراقیەکی گرتەوە دانیشتمەیەکەوانێ لەوەیە هەندێک ئاسانکاری کراوە بەڵام هێشتا زیاتر پێویستە بۆ ئەوەی کە بتوانین دوو حاڵەت هەیە یەکەم مەوزوعی کارەبا حەل بکرێەوە خاوەن کارگە و هینەکان و هەروەها مەسەلەی زەریبە و هێنیش گومرجیش ئەتر ئەوە ئێمە بەڵام باشە لەم کابینا دەورێکی باشی هەبووە و هەوڵ بن ئینشەڵڵا لە داهاتووشە زیاتر بکرێەوە ماوەیەک لەمەوە پێشکێشەی نردنی بەروومەکان لە هەرێم و بۆ ناڕاست و باشووری عێراق بوو لەگەڵ حکوومەتی عێراقی داتوانین بگەنە چارەسەرێکی ڕێشەی بۆم بابەتە وڵی ئەوە هەوڵیشی زۆری لەگەڵ داماوەیە ئەوە مەسەلە وەزارەتی بازرگانی ئێمە لەگەڵ ئەوانە دانیشت و قسەی لەسەر ئەوە کرد کە ئەلاساس ئەوە خۆشیان پێویستیان بێتی خاستەر مەسەلەی هێلکە و مریشک و ئەمانە پێویستیان بەڵام ڕێگان لێگەتبوونیان کێشەکە چی بووە کارەکە کێشەکە ئەوەیە ینی توانم بڵێم هەر وەکو شتێک وەکو بەخالەتێک وایە یانی ناوێ ئەو تەتەورە لە هەرێمی کوردستانە هەبێت و هێن بێ و ئەمانە ئەژینا شتێکی تر نییە ینی بڵێ هێن بێ بەبێ گەڕانەوە بۆ بەغدایەمە دەتوانین هاوردەی کاڵاو شمەکەین بۆ دەرەوە خاوەنی بارکۆدی بازرگانین وەڵی خۆی هینێکە بەرنمەیەکە ئەبێ حکوومەتی عێراقیش موافقەت بکا بۆ ئەوەی کە ئێمە ئەو کاڵانە هینکەین ینی هەموو بەروومێکە دەچێتە دەرەوە پێویستی بە موافقەتی حکوومەتی عێراقی دەبێت ئەبێ پێویستی پێیەتی بە لەبەر ئەوە ئەبێ هینی ئەوان هەبێ مەسەر ئیجازەی ئەوان هەبێ ئەتوانێت چونکە ئەو وڵاتانە داوای ئەوە ئەکەن یعنی وەکو هەرێمی کوردستان باش ئەناسن کاشێخ دەبێت مەرجە ینی هەموو کاڵاوشمەکێکە ئێمە هاوردەی دەرەوەی دەکەین دەبێت لە ڕێی هەنادەی دەرەوەی دەکەین دەبێت لە ڕێی حکوومەتی عێراقی وبێت موافقەتی ئەوە نەک لە ڕێگە ئەوان ئەبێ موافقەتێکی ئەوە هەبێ کە وەم کاڵایە مەسەلە هەناداکرێت بۆ ئەو وڵاتە نەک هەر لێ لە 100 ڕێگای ئەوانەوە ئەوان ڕێگری دروست ئەەکەن بۆ نمونە لەم بابەتیان هاوکارێکی باشی حکوومەتن ینی بەسم عێراقە عێراق وڵی ئەیکا بەڵامیان ئەبێ پرسیان پێ بکرێت ئەبێ پرسیان پێ بکرێت بڵێن مەسەلە موافقەتیان بە کتابێک بن مەسەلە بەو بازرگانەی کە ئەو شتان هەڵدەکە بۆ ئەوەی لە وڵاتە ئاعتیباری بۆ بکەن کە ئەمە هینێکی عێراقیە باشە لە بابەتی بەگەڕخستنەوەی کارگا داخراوەکان حکوومەتی هەرێم پاکێجێکی تایبەتی هەبوو بۆ مابەتە لەمەدا توانرا چی بکرێت ڕاستیدا ئەوەی ئێستا کە بووە بە کێشە بۆ ئەو کارگانەی کە داخراون ئەوەیە کە چۆن ئەڵێ مەسەلەی هینە کارەبا بە دەرەجەی یەکە یعنی ئەوەی وای کردووە بە لە ڕاستیدا ئێرێم لەوانەیە چەند کارگەیەکی باش چونەتە ناوە ڕاست و خواری عێراق کارگەیان داناوە بۆ لەبێ ئەوەی ئەوان لەوێ نرخی کارەبا هەرزانە یعنی ئەبێ هەوڵ بدرێ بۆ ئەوەی ئەگەر بێت کوردستان مەجای هەموو شتێکیایە مەجای کشتتوکاڵی کشتتوکاڵا مەجاریتیایە لە مەسلەی مەعادیناتیایەتی ئەگەر بێت و ئەو حاڵەتی ئیشەڵا لەم کابینەی داهاتووە چارەسەریش ئەوە بکرێ
ئەوە ئێمە بەڕاستی ینی کارگەیشی زۆرمان هەیە کە ئێستا وەستا ئەوان ڕێکەونەوە کار و بەرهێمێکی زۆرمانە بێ و ئەتوانین لێ هەنادەی وڵاتانی دەرەوە بکرێت. توانای ناوخۆی ئێمە چۆنە بۆ دابینکردنی کەرەسەی خاوی کارگەکان لەمەدا پێویستیمان بە دەرەوە نابێت کاکشێخ. هەندێک هەیە پێویستی ئەستا مەسەر چیمەند تۆ پێویستمان پێ نییە تێگەیشتی مەسەلە بۆشیش و ئەوانە ئەو سکرابێکەوە هەیە جارێککە کۆکرێتەوە ئەتوێنێتەوە بەڵام هەندێک شت هەیە ینی لە وڵاتەکان تیشۆ پێویستی بە مادە ئەوەلیەکەیە ئەو مادە ئەوەلیە بەڵام ئەوەیە کە ئەو مادە ئەوەلیە کە دێتە هەرێمی کوردستانەوە نابێ گومرگ بکرێت پێویستە گومرگ نەکرێت و ئاسانکاری بۆ بکرێت ئەوە زۆر دەوری هەیە بەڵام چونکە هیچ وڵاتێک نییە بڵێ لە 100% ئینە مادەکەی خۆیەتی ئللا لە وڵاتێکی کەوانێت لە مادە ئەوەلەکەوانێ بۆی ڕاشێشتر بۆ سەحبەکرێ و ئیشی لەسەر دەکرێت. ڕێژە و داتەوە ئامارێکمان لایە کە ئەمەندە کۆمپانیای بیانی ئێستا لە ناوخۆی هەرێمی کوردستان کار دەکەن کاکشێخ. وەڵاهی لامانە هینی تورکیامان زۆر لایەکە زیاتر بڵێم لەوانەیە نزیکەی لەسەر و 1000 کارگا بەرەوژووتر بێ کارەکەن لە هەولێر و دهۆک و سلێمانی و ئەمانە ئەو کۆمپانیا وەکو کۆمپانیا. باش نەبوونی سیستمی بانکی کێشەی بۆ ئەم کۆمپانیانە دروست نەکردووە چکم لە ماوەی ڕابردوو هەندێک لە کۆمپانیەکان مەرجیان ئەو بوو کە بۆنمە سیستمی بانکیانە بێت تاوەکو پارەکانیان جۆرێک لە پاراستنیان پارێزگاری لێ بکرێت دڵنیایان باتێ ئەم سیستمە بە خەلەل و گرفت بۆ بابەتی هاوردە و هەناردە و لایانی بازرگانی ئێمە هەژمار ناکرێت. لە ڕاستیدا تا ئەم فترەی پێشوش ئەوە نەبوو هەر بەینی حواڵە پارەکان ئەنێدار بەڵام ئێستا ئەمە بۆ بازرگانەکە چی باشە ئەو بانکخانە ئەو پارەیان بە نرخێکی کەمتر مەسەر ئەو دۆلارە بە نرخێکی کەمتر ئەیان بە هینەکەی ئەفرۆشن بە بازرگانەکە مەسەلە بە 130 ئەفرۆشە لە بازار بە 145 بوو بە ئەو بانکە بۆیە گۆڕێتەوە بە 132 ئەمانە ئەمە دەورێکی گرنگی هەیە بۆ بازرگانەکان و بەترێکی بار ئیشیان لەسەر بەداکی دیکەشەوە دڵنیایی دەدات بە بازرگانە کە بوونە پارەکەی نافوتی بەڵێ مەزمونە ڕاستە باش کەواتە دەبێت چیتر بکرێت بۆ ئەوەی بازرگانی ڕێڕەوی ڕاستی خۆی وەربگرێت یعنی هەموو ئەم هەوڵە باشاری کە حکوومەتی هەرێمیاوێتی لە کابینی دەیەمی حکوومەت دەبێت پلانەکان چی بن؟ یەکەم ئەوەیە کە مەسەلەی زەڕێ بەکەم بکرێتەوە دووهەم باجی گومرگەکەم بکرێتەوە ئاسانکاریە لە کۆمەڵشە مەسەلە بەڕاستی کەسێک کارگەیەک دابنێ ئەمەندە ئەیهێن و ئەیبەن و ئەم دائیرە و ئەو دائیرە و مافەقەتی شوێ وای ینی کەسەکە بێزارە بێ ئەوە پێویستی بێ ئەوە چارەسەر بکرێ ینی ئەو هینەی نەبێ ینی بەو شێوەیە نەبێ کە خاوەن کارگەکەەوەی کارگەردانەیە ئەو پرۆژەیەکەکە وای لێ بکەن کە بەڕاستی ینی بێتاقەت بێ لە ئیشەکەی. بەڵام خۆ لە کابینی نوێم شۆڕکردنی دەسەڵاتەکان بۆ پارێزگا و ئیدارە سەربەخۆکانێکێک بوو لەو خاڵانی کە ئیشی لەسەر کرا پێدوانی یەکەی ئیداری شارەکە خۆی بەرپرسە لەوەی کە ئەم بازرگانە ئەوەنە بێت و ئەوەنە بڕادیانی تاکو مۆڵەتەکە وەردەگرێت ئەندێ مۆڵەت ئەبێ بچێتوانێ هەولێر ئەوە هینی نییە یعنی مەسەل ئێستا چۆن ئیجازەی ئیستیراد یا تەزدید ئەبێ لە وەزارەتی بازرگانی بەشی هاودە و هەناردە بدرێ ئەوە یعنی هین نیە ینی لێرە ناتوانێم خۆی داوا کرا کە ئەلا ئاساس مەسەلە پرۆژەیەکی وا هەبوو کە چۆن ئەڵێ ئەو سەلاحیەتە بدرێ بە ئێرەش بەڵام تا ئێستا مەسەلەی ئیجازەی ئیستیراد و تەزدید لە هینە لێرە موافقەتەکانی تەواوەکە بەس ئەو دایرانەی کە لێرەیە زووتر بۆی جێبەجێ بکەن مەسەلە بەڕێوەبەری کۆمپانیاکانە مەسەلە شوێنی تر ئەوانە ئەوە کە ئەوان بەیان کرد و لەوێ یانڵی پێ ناچێت لەوێ شێخ نەوزادی لێ لە هین کە بەڕێوەبەری هینە هاوردە و هەنادێ زۆر ئاسانکاریەکە بۆ هینەکان بۆ بازرگانەکان هاوردە و هەناردنکاران دەتوانێت لایەنێکی ئاسانکاری بێ لە بینی بازرگان و حکوومەت بەڵێ ئێستا ئێمە چۆنەڵێ ئەوانەی کەیان مەسەلە ئەیانوێ شت ئیستیرادیان تەزدیدکردن یانە لای ئێمە کتابیانێنێ کتابیانێنێ بۆ وەزارەتی بازرگانی وەزارەتی بازرگانیش ئیتر احتیمال دەکات سەر کتابەکەی ئێمە و ئاسانکاری بۆ بکات. باشە مەرجە کاکشێخ ئەوانەی کە بۆ من لای ئێوە ئەندامن بازرگانی فعلی بن لە ماوەی ڕابردوو ڕەخنەیەکە بوو بۆی کە بۆ نمونە هەندێک خەڵک ئەندامی ژوورەکەی ئێوە یان یەکێتەکەی ئێوەیە بەڵام بازرگانی فعلی نییە ئێمە سێنەوە هەیەمان باشە سێنەوە هەوەیەکمان هەیە بۆ خاوەن کۆمپانیەکان کەمە ئاڵتۆنیە ئەبێ ئەو کەسە خاوەن کۆمپانیا بێ یا کۆمپانیای پشتگیری بکە
ئەوراقی ئەو کۆمپانیایە بێنێ و ئەو کۆمپانیا ئەگەری خۆی بێ ئەوە جیای ئەگەر خۆشی نەبێت لەگەڵا ئیش بکە پژگیری بۆ باتێ ئەوەی دوو هەممان بۆ بازرگانێکی احتیاجیە کە ئەو بازرگانە خۆی کاڵە ئەهێنێ و ئەبا ینی لە حدێکی کەمە هەوی سەهیم سێم هەوی سپی ئەمە بۆ ئەو شوێنانی ئەو دائیرانی مدیر دائیرانی کە ڕەبتیان هەیە بەوە بۆ ئەوەی ئەو هەوی ئێمان هەیە ئەو بەبێ مقابل ئەدرێ بە و وەزیر بێ مدیر عام بێ چی بێ چی بێ ئێمە ئەمە بەسی پرسیارەکەی من ئەو بوو هەندێک لە ئەندامەکان بۆ نمونە کاتێک ئەم هەویان هەیە بۆ ئیشی شخصی تایبەتی خۆیان بەکارێن هێناوە بەڵام بازرگانیان پێوە نەکردووە ئەمە خەلەل و گرفت نییە ناوان نیشتیوان نەبووە ینی ئەوەی کە ئێمە بە تەواوی تحقیقی لەکەین چۆنە چیەوێ چی بکات چی نەکە ئەوەی ینی تر تۆ دوای ئەوە ئەگەر مە لە مەسەلەی هاودەوە نادا ئیشی پێ بکە ئەبێ دایمەن کتابی ئێمەی پێبێ ئەگەر کتابی ئەمەی پێ نەبێ دایرەکان ناڕوە مەسەلە ئێستا زۆر جار مەسەلە بۆ مەحکەمە لە حاکم ئێمە کتابی ئەینێ بۆ ئەوەی کەوا ئەمە ئەندامە لای ئێمە بە شەتێ لی تاشی بین کە ئەندامێکی باشە و ئەمانە دوای ئەوە لە ڕێگای ئێمەوە هیچ کەسێک نییە ڕۆشت بێتە دەرەوەی هەرێمی وڵاتانی دەرەوە و نەهات بێتەوە تەسەورەکەی لە مەتار لەوەی کە بڕوا بۆ سوارتارەکە بێ خەڵکمان گرتووە هێنامانێتوانێ نەمان هێشتە بڕوە چونکە داوای زمانی لێ هەڵی لەم شێوەیە هەبووە بەڵێ داوای زمانی لێەکەین ئەبێ کەفالەت بە ئەبێ ئەمانە هەمووی بکە ئەنجا ئێمە کتابی بۆ ئەەکەین کە سەفەرکە بۆ وڵاتانە چێکی ساڵانشتان هەیە بۆ نوێکردنەوەی ناسنامەکان بەڵێ ئەبێ ساڵانە بێت بەڵام زۆر کەسێ ئێمانە تا ئیشی نەبێنایە کەی ئیشی هەبوو مەسەلە ئێستا لەم ماوەیە کە ئەم مەسەلەی سینکرایەوانی خەڵکیی زۆر هات هەوەکانیان تازە کردوانێ ئەو ینی خەڵکی ئێمە بەڕاستی کە ئیشی هەبوو ئێوە دەمتەوە نەبوو نییە وەکو دوایان پرسیار ئەگەر دەرکەوت بازرگانێک ئەم هەوی بۆ بابەتی شخصی بەژەوەندی خۆی بەکار بهێنێت ئیجراعاتەکان لە هاوردە و ناردنکاران بەرامبەر ئەم کەسە چی دەبێت ئێمە یەکەم هەوەکەی لێسێنلو ئەمە بزانین ئەو ئیشەی پێی کردو ئەگەر ئیشێکی وا بێ کە زانن بێین بە محکەمە یعنی بەڵام تا شتێکی وان نەبووە یعنی ئەوەی کە هەوێ دەرێهێنێ ئین نییە ینی ئەو بیە سەفەرکە ئەبێ ئەوە لای ئێمە زەمانەت دانێ ئەبێ چۆن ئەڵێ بە کەفالەت ئەمانە نییە ینی ئەوە هەیە زۆر سپاس بۆ شێخ عەتا شێخ محەممەد سەرۆکی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان لە لقی سلێمانی زۆر سپاس بۆ دەستان خۆش بێ سەرکەوتوو بن و ئینشەڵا ئێمە بەو پەڕیتوانامانەوە هەوڵ دەدەین کە زیاتر هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بەرین و ئینشەڵا لە کابینەی داهاتوودا زیاتر هەوڵ دەینەوە کاری بۆکەین دووبارە سەرکەوتوو بی خۆش بێ بینەرانی بەڕێز و خۆشەویستە تەورێکی دیکۆ بەنامێکی دیکە خواتان لەگەڵ